ئەنجا هەست پێکەی خوای گەورە وەلی تۆیە سەرپەرشتیاری تۆیە کە سەرپەرشتیاری تۆیە وەکو ابن القەیمە فەرمێ لەم یەترک عیبادەه هەمەلەن سوودا عەبدەکانی خۆی بەجێنێشت و هەروە بە هەوانتە و لێیان گەڕێ منهەجێکی بۆ دانا کە منهەجەکەشی بۆ داناون باسی حکمەکە حکم خۆ معقولە لەمەکە حکم هیچ شتێکە ناگرێتەوە غەیری بڕیاردانی یەکلاکردنەوەی شتێک بڕیاردانی ئاڕاستەکردنی شتێک یعنی ئیدارەی دەوڵەتە و ئاڕاستی کۆمەڵگەیە پێش ئەوانیش منهەجی حرەکەتکردنی گۆڕانکاریەکە ولا يشرك في حكمه أحدا بە هیچ شێوەیە خوای پەروەردگار ناهێڵێ لێتان قبول ناکە هاوڵ بۆ خوای گەورە پەیدا بکەن لە حکمە ئەم حکمە بە سەردەمی ئێستا زاراوی سەردەمی ئێمە یعنی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی سیاسی چیە سێشتە دەسەڵاتی سیاسی پەرلەمانە کە کاروباری تەشریعیدا ئەمەزرێنە یاسا و ڕەساداڕشتن دووهەم حکمە حکمکردن و ئەداتی تەنفیزیە کە حکوومەتە سێهەم دادگایە کە یەکلایکردنەوەی قەزەکانی لەلایە هەر سێکیشی لە قورئانە باسی تەوحیدی تایە وەکو شورا 21 ئەم لەهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله دژی ئەم ئاەتەیە ولا يشرك في حكمه أحدا لێرەش ئەم لەهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله قبولی ناکە إن الحكم إلا لله تەنها بۆ خوای پەروەردگارە حکم کردنەکە بڕیاردان و داوەریدان و هەموو شتێکی بۆ خوای پەروەردگارە بۆیە لە بەرامبەرە قبول ناکەوە من لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لێرەش کە تەحاکومەکەیە سێمیان أفرمي ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت نابع حكم أما الشركة لبرانبري توحيدك فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما سي حكم برانبر بيكتر ولا يشرك في حكمه أحد خواي قورا قبولناك لمجال تشريع ياسايك دار ريجي كلا بوتيكي برلمان رياسيك حكمك دابني والله من حكمي ميراتي كرو كجوكو يقبل أنتم أعلموا أم الله خواي قورا ما قبولناك ولا يشرك في حكمه أحد نعم تشريع قبولك نقبول جكاتو يا صور رسائل فرنسي بيني بلي باشا من تطبيقكم أوش لا تقبلناك بويا أهل إسلام قبلناك لا أهل جاهلية لا مسلمان خوسا وسكرا وكان كالرازي بن بولا ديمقراطية هنين قينا برلمان به برلمانك شو رش كلا بوتا كان قانون بكيف خوان دار رجن مسلمان كانش لي سريان تبكردونات وان هيش تبلن هذا صد برز كردو قربان دن وقت ما بوي بيزح مقصبكم دو دقت هي دو دق كشتو هذا آياتك خيني تقول زور سباس بوكاك فلان فرموداني الشر خوشت هالخلطان دو يمشت هالخلطان دو سير ويا دو ام فشل دو راندناش دي سام بيمان دنگ بدنو بوي ام جارا ملا فلان كس بنيرين ملا فلان كس ان شاء الله بجيرين وقت غزاين جبوع مع فريداوا ريشي پاکتاشیوە بۆ ئیمباخێکی ئاوریشم لەولا بەهەگوەی پارەکەیەوە هاتووت ئەمە ڕووی دیفاع لە ئیسلامەکەمان ولا يشرك في حكمه أحد لتحاكم أو قاضية أو داورة بوينية أجر برق قانوني بيني مخالف بشريعة إسلام حكمي بيبكى أجناوك أو سجدي بوصانا ما كبرت بويلة رشخوي پروردگار جابم أسلوبه هنا وصار حاكميتك سيري كان بيشتر شي فرمو قل الله أعلم بما لبثوا له غيب السماوات والأرض أبصر به وأسمع ما لهم من دونه من ولي ولا يشرك في حكمه أحدا ولا يشرك في حكمه أحدا تو حكمك لير وهميه تشريع كذا القرآن والسنة على إجماعي صحابي برزة لقياس علماء برزة كان أمتها تو محتاجي بوي ديمقراطي غربي وروقري محتاجي بوي قانوني جندر وروقري رو رشيبه وكساني كهنان ومناقشان كر لبرلمان همو قانون كاني تريش توي مسلمان شون قبول تكرد مسودي قرارك بو بين لإماراتو بيبلن قانوني تيرور تو باسي كيتو مولوبا ومرادو زانا روستايو كابرا يشيتي بارتي خوي لي تبرا كرسياني بو داناوتي ابو سيانتان مناقشه كانوا
ڕیشی ئەوان پیساییدا لە ڕیشی ئەوان حکومەکەیان دەرکرد سیاغی قانونەکەیان کرد زۆرینەی پەرلەمانیش پارتی دەنگیان لەسەردا دوای حکمی ئەعدامی شێخ زانای پێ دەرچوو سەرۆت و سامانیش هەمووی مسادەرەکرا هوی ماڵی ڕەش و ڕووتی ئەو داماوانێکە لە دوای بەجێما بوو ئەم قانونە سەخیف و حەقیرە کە بە ملکەچیەوە داتان ڕشت تەبەڕاشی لێ ناکەی بڵێ وڵا ئێمە نەبووین و کۆمەڵێک وەسایقمان پیشانەدا وەرەقەی دوایی مناقەشاتی دوایی ئەوە تا ئێمە ئیمزامان کرد ئێمە لەگەڵی نەبووین سیاغەی یەکەم ئەو چاو ئەوەش لە ئێمە چاوەڕاوە لە ئێمە مەکەن کەوا بزانین ئێمە نەمانزانی و هەر خۆتان زانیوتان یا خۆتانەتانوێت لێمان بگۆڕن مۆزێکی پلاستیکی هێنا و گوڵێکی پلاستیکیە ناو لێمە گوڵی سەناعی نییە گوڵی ئەسڵی بە هەر حاڵ کابرای مسلمان کە ئەم ئیمانەی هێناوە وەزادەهم هودا ئەم ئیمانەی هێناوە هیدایەتی زیاتری خوای پەروەردگاری وەرگرتووە باوەڕی بە خوای پەروەردگار هێنا و ناسیوێتی و پەرستوێتی و دوای خوای گەورەی بووە بە وەلی ئەنجا ئەم منهەجەی بۆ ناردۆ منهەجی حرەکەتکردن و گۆڕانکاری کۆمەڵگە بێت چ پێویستی دو حرەکەتی مارکسی لینین و کوردایەتی هەیە کە تو منهەجی پێغەمبەرت هەیە عەلەیهی سەڵات وسەلام سیرە و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبەردەستمانایە چۆن حرەکەتکردنەکەی کردووە یەکەم جار جەنابی بوو عەلەیهی سەڵات وسەلام دوایەوانەیە ماڵی ئەرقەمی کوڕێبی لە ئەرقەمی مەخزومی 39 کەس بوون دوایی عەلەنیتر بوون دوایی هیجرەتی حەبەشەیان کرد ئەنجا هیجرەتی مەدینەیان کرد بەیعەی عەقەبەی یەکەم بەیعەی عەقەبەی دووەم دوایی هیجرەت بۆ مەدینە دەوڵەت دامەزراندن الذین ئاووا ونەصروا پێشتریش الذین ئامنوا وهاجروا وجاهدوا تۆ سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبەردەستایە سیرەی سەیدنا موسا لەبەردەستایە چۆن بەنو ئیسرائیلێکی زەلیلی ڕزگار کرد لەبەردەستی فرعەونە